دوای ئەوەی لە هەولێر بە شێوەیەکی تراژیدی کۆتایی بە ژیانی هێنرا تەرمی جوانڕۆی باڵەبان گەێنرایەوە سلێمانی و لە دەروازەی شار لەلایەن هونەرمەندانی میلیەوە پێشوازی لێکرا. دواتر تەرمی جوانڕۆ لە نزیک ماڵی خۆیان و لە مزگەوتی وڵوبەی کۆن لە سلێمانی نوێژی مردووی لەسەر کرا و پاشان لە گۆڕستانی شێخ عەباس بە خاک سپێردرا. هاوڕێیانی جوانڕۆ دەڵێن ڕووداوەکە پێشبینی نەکراو بووە کە بەو شێوە نامرۆڤانە کۆتایی بە ژیانی جوانڕۆ بهێنرێت چونکە ئەو زەرەری بۆ کەس نەبووە تا وای لەگەڵ بکرێت. ڕاستی کوڕێکی هەتا بڵێ ئەو 20 ساڵە ئێمە تێکەڵ و خزمیەکی وەکو ناسین وەکو کارەکەی وەکو هونەری هیچ کێشەی لەگەڵ هیچ کەسێکانە بۆ پیاوێکی بەڕاستی دەست و دڵچاک ئەمین مؤەدەب هەتا بڵێ کوڕێکی چاک بۆ لەناو هەموو دۆست و ڕەفیقەکانی خۆیان پێش بانگیان کردۆتە دەرەوە توانە بە نامەی لە فەخواردنەوە و توانە ئەڕۆین نانە خوێندوو یەک دوو برادەری هاتوون بە شوێنیان بە سارێک بۆ بردویانە هەر ئەوە ئەو کەسانە ناسراون بەو خوای من ئەوش نازانم کە بەڵام ئەڵێن کۆمەڵە ڕەفیقی خۆی بردویانە بۆ ناخواردن سەعات 3 شەوی تر خۆیتر گەنج ئەمڕۆ کەمیەخەوێت ئەوان کردووە ئیتر نازانی کێم بردوونەوەش ئاشکرایش ئەو کەسانیانیان خۆی بەخواستی خۆی ڕۆشتووە بە سارێک لەگەڵ خۆیاوەکو ئەوەی حەسەبکە لەگەڵیان تەرمەکەی شێوێنرا بوو وەک دەوت ئەرەوەڵا ئەوەی کە من بینیم ئەرەوەڵا چی لێکرا وەڵی تر نازانم یعنی شین هەڵگەڕابوو وەکو چۆن کەسێک بێخنکێنی ئاوای لێ دەموچاوی ئەناسرایەوە نەوەڵا بەکەمی ئەی چۆن ناسراوەکەوە وەڵی تەبان تاتۆیەک لە ئێرەی بوو بە تاتۆکان ناسیبیانەوە یعنی ئەمانی ناناسراوە بەسەرەوە. باوکی جوانڕۆ و خێزان و کەسوکارەکەشی خنکاندنی کوڕەکەیان بە شێوەیەکی نامرۆڤانە تووشی شۆکی کردوون چونکە جوانڕۆ پێشمەرگە بووە لە تیپی جووقی سەر بە وەزارەتی پێشمەرگە لە هەولێر و لە کاتی دەوامی ئاسایی خۆیدا بووە بەوتەی هاوڕێیان و خزمانی شەوی 21 لەسەر 22 مانگە چەند هاوڕێیەکی تەلەفۆنی بۆ دەکەن و بە بیانووی نان خواردنەوە لەگەڵ خۆیان دەیبەن دواتر وەک ئەمان دەڵێن ئەو کەسانە جوانڕۆ دەخینکێن و دەموچاوی ئازار دەدەن و بەدەست بەسراوی لە نزیک گوندی پەلکەڕەشی سەر بە ناحەی دێگەڵە لە هەولێر تەرمەکەی فڕێ دەدەن. بەو ڕووداوەش خەونی هونەری جوانڕۆی 44 ساڵانیان لە گۆڕنا و دوو کچ و کوڕێکیان بێباوک کرد. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.